دیمەنی نمایشی ژمارەیە گەنجە لەسەر شەقامەکە تا ئەوەی سەرنجی هاوڵاتیان و شۆفێر و سەرنشینانی دەوروبەر بۆ لای خۆیان ڕابکێشن. بەڵام بێ ئاگا لەوەی لە ئەگەری دروستبوونی هەڕووداوێک لە باشترین حاڵەتەکاندا بە کەمەندامی دەردەچن و تەمەنی گەنجیانی لەسەردادن. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لە ساڵی ڕابردوودا 825 ڕووداوی ماتۆرسکیل تۆمار کراوە و 25 شۆفێر یاخود سەرنشینی ماتۆڕەکان گیانیان لەدەستداوە. ئەفسەری ڕاگەیاندن لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ڕەتی دەکاتەوە هێزەکانیان ڕێگەیان بۆ ماتۆرسکیلەکان واڵا کردبێت و دەڵێت 485 ماتۆر لە ئێستادا لە گەڕاجی بەڕێوەبەرایەتیەکەیاندا دەستیان بەسەردا گیراوە و لە ئایندەدا لەناو دەبرێت. دەربارەی هاوردەکردنی ماتۆری قاچاقیش ئەفسەرەکەی هاتوچۆ بۆ پەیام دەڵێت ماتۆرسکیلانە هیچی یاسایی نییە و بە شێوەی پارچە بە شێوەی قاچاق لە خاڵە سنووریەکانەوە دێتە هەرێمی کوردستانەوە و لە قەزا و ناحیەکان پارچەکان دەبەسترێن و دێن لێرە دەفرۆشتێن. بەپێی زانیاریەکانی پەیام بەشێکی زۆری ماتۆڕەکان بە شێوەی پارچە و بەڕێگەی قاچاق هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن و لە پاشان لە یەک دەبەسرێن و لە پێشانگاکاندا ساغ دەکرێنەوە. چالاکوانێکی هاتوچۆ پێی وایە سەروەرنەبوونی یاسا هۆکارە بۆ ئەوی شۆفێری ماتۆڕەکان بەو شێوە نابەرپرسیارانە لەسەر شەقامەکان ڕێبکەن. ئەوەی کە جێی داخە لە هەرێمی کوردستانە ئەبینین ئەم ماتۆرسکیلانە ژمارەیان نییە تابلویان نییە لەبەر ئەوەی کە تابلویان نییە کەواتە هەنێ سەرپێچی هەیە کەوا بۆیان تۆمار ناکرێ کاتێکیش سەرپێچەکەیان بۆ تۆمار نەکرێ هەنێ شۆفێری ماتۆسکیلەکان سەرکێشیەکەن و ئەبینی نمایشی جۆرا و جۆرەکەن لە ناو شەقامەکان ئەبین بێ بە شوێنێکی مەترسی بۆ خۆیان و دەور و پشتیان. تەنها لە مانگی شوباتی ئەم ساڵدا 1984 ماتۆر لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی وەپان کراونەتەوە و لە پاشاندا لە زیادکردنێکی ئاشکرادا فرۆشراون. شۆفێرانی ئەم ژمارەیە لە ماتۆرسکیل جگە لە زیانی گیانی و تەندروستیان بۆ سەرخۆیان و دەوروبەر بوونەتە مای زیانی مادی بۆ خانەوادەکانیشان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.